ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و هونەرمەندان و ئەدیبان و شاعیران یادی 55 ساڵەی دامەزراندنی یەکێتی نووسەرانی کورد کرایەوە. لە یادەکەدا ژمارەیەکی بەرچاو لە ئەدیبان و شاعیران و نووسەران ئامادەی بوون و ئەوەی کە جێگەی باستەوەیە کە لە 55 ساڵی ڕابردوودا یەکێتی نووسەرانی کورد خزمەتێکی گەورەی بە بواری ئەدەبی و ڕووناکبیری لە کوردستاندا کردووە. هەردوای ئەوە لقەکانی هەڵبژێرداون و کەوتونە تا کار لقان توانیوە لە ئەرک و چالاکی هەمە جۆرە. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەران و شاعیران و هونەرمەندان یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر مەراسیمێکی تایبەتی بە بۆنەی 55 ساڵی دامەزراندنی خۆی کردەوە. لە مەراسیمەکەدا عەبدوڕەحمان فەرهادی سەرۆکی لقی هەولێری یەکێتی نووسەرانی کورد باسی لە کار و چالاکیەکانی ئەو یەکێتیە کرد لە ماوەی ساڵانی ڕابردوو سەرباری قەیرانی دارایی ئەنجامیان داوە. لە لێدوانێک بۆ کورتسات مەگەزین بێکەس هەمەقادر ئاماژەی بەبێ لایەنی یەکێتی نووسەرانی کورد کرد لە ئەنجامدانی چالاکی و دیدارە ئەدەبیەکاندا. یادی 55 ساڵی دامەزرانی نووسەرانی کورد کە ئەمڕۆ 55 ساڵ تەمەنیتی یەکێتی نووسەرانی کورد لە زەمانێک دامەزراوە کە ئەو کات هیچ ڕێکخراوێک بە ناوی نووسەر و ئەدیبوانە ڕێکخراو نەبوون. لەو ڕۆژەوە پیرۆزبایی لە دەستەی دامەزرێنەر دەکەم، پیرۆزبایی لەوانەیە ئێستا دەکەم کە ئێستا بەردەوامن توانیەتیان بە شێوەیەکی بێلایەنانە ئەدیبانە نووسەرانە درێژە بەو خەباتە بدەن کە خەباتی قەڵەم و نووسینە. یەکێتی نووسەرانی کورد چ لە ڕابردوو چ لەو فترە زەمانیەی کە هەموو کار و چالاکێک وەستا بوو، یەکێتی نووسەران لەو قەیرانەی کە تێشی کەوتبوو بەبێ هیچ بودجەیەک بەردەوام کۆڕ و سیمیناری کردی، کۆنفرانسە دەبی کردیە و شایەتمانی ئەوەش دەن چ وەکو بڵاوکراوە چ کۆڕی بەردەوام هەموو پێنجشەممەیەک بە تایبەتی هەفتەوا بووە 2 لە 3 کۆڕی کردو وەکو ڕێکخراوێکی ئەدەبی کللتوری زیندوو تا ئێستا یەک لە ڕێکخراوە هەرێت چالاک وە کتێبەکانی کوردستانە.